سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لە پانۆرامای ئەم شەو لەگەڵتانین بۆ قسەکردن و گفتوگۆکردن لەسەر بابەتێکی دیکە. وەک ئاگادارن زیاتر لە چەند ڕۆژێکە لە شاری سلێمانی ناڕەزایی هاوڵاتیان گەیشتۆتە ئاستێکی باڵا لەسەر بەرزبوونەوەی نرخی کارەبا بە تایبەت لە نێو سیتیەکانیان بە زمانێکی دیکە لە نێو کۆمەڵگای نیشتە جێبوونەکاندا کە کۆمەڵگای هاوچەرخیان پێدەوترێەوە خزمەتگوزاریەکان لە ئاستێکی باشتردان لە چاو ئەو گەڕەکە ئاسایانەی کە لە شاری سلێمانیدان و ئەوەی کە بۆتە جێگەی نیگەرانی لای خەڵک و دانیشتوانی ئەم کۆمەڵگا نیشتە جێبوونانە جیاوازی بەرزبوونەوەی نرخی کارەبایە کە ژمارەکان بە جۆرێکە ڕەنگە ئەستەم بێ هەر هاوڵاتیە بتوانێت قبولی بکات بە جۆرێکە وەک خۆیان باسی دەکەن نرخی کارەبا بە ئەنی چەند هێندە زیادی کردووە دەمەوێت وردەکارێکە دواتر لەگەڵ خۆیان باس بکەین کە ئایا هۆکار چییە بەم ڕێژەیە زیادی کردووە و ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێ هەڵوێستی ئەمان چی دەبێت و ئەگەر حکوومەت بڕیارێک بدا بۆی ئاسانکاریان بۆ بکەیان بۆیان کەم بکاتەوە پێیان باشە نرخەکەی بێتە چەند هەموو ئەم قسانە شەنوکەوت دەکەم لەگەڵ هەریەک لە بەڕێزان کاک ئازاد علی بەخێر بی کاک ئازاد سوپاس بۆ ئامادەبوون خات و لاوێن ئاسۆ جەنابیشت بەخێر بی کاک بەختیار قادر ئەم بەڕێزانە دیارە هەرێکان پێکەوە ئەندامی دەستەیەکن بە ناوی دەستەی نوێنەرایەتی سیتیەکان یاخۆت کۆمەڵگانی نیشتەجێبوونەکان کاک ئازاد سەرەتا دێمە لای جەنابەت بە کورتی پێم بڵێ جیاوازیەکە بووە بە چەند نرخی کارەبا لەگەڵ ئێستا و ڕابردوو. سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ ئێوەش سەرەتا ئەمانەوە یعنی ئەوە بە جیهەتی بەرپرس بڵێن کە ئێمە مەبدەئیەن هیچ ناڕازیەکمان نییە بەرامبەر ئەم نظامی پریپەیتە چونکە دوجار ئێمە کارەبا بێتە 24 ساعتی دووکەڵی مۆلیدە لە کۆڵی خەڵک بێتەوە ژینگە پارێزراو بێت ئەمە خۆی بۆ خۆی دەستکەوتێکە لە ڕاستیە بەڵام ئەوەی کە نیگەرانی کردوین و ئێمە لێی ناڕازیت بریتە لەوەی کە ئەم سیعرەی کەدانراوە سیعرێکی خەیاڵیە لە دنیای هیچ شوێنێکە لە یاسای هیچ ئەزواسمانەکان نەبووە کە حکوومەت لە پڕ سیعری شتێک لە یەکەوە بۆ دە یعنی دە بەرامبەر یان نۆ بەرامبەر زیاد بکات بۆیە ئەمە لە ڕاستیا بەرگرانێکی تەواوی بۆ سەرشانی هاوڵاتیان دروست کردووە چکە ئەو هاوڵاتیانەی کە لەم سیتیانە و لەم پرۆژەی نیشتێجی بوونانە جێنشین و ئەژین حسابی هایکۆستیان بۆ کراوە هایکۆست یعنی هایلای بەژین کە ئەوە وانە زۆربەی ئەوانە هەمویان موچەخۆرن خۆ هەمومانی شەزانین ئەوە تاوەزعی موچە بۆ شێوازەیە کە ئێستا ئەیبینین هەمووی خەڵکی مامۆستایە هەمووی فەرمانبەری حکوومەتە بەڵام بەداخەوە من دێرا ئەمەوێ ئەوە بڵێم ینی بەداخەوە حکوومەت لە بری ئەوەی پردی پەیوەندی لە نێوان خۆی و هاوڵاتیانە بەهێزتر بکە لە بری ئەوەی هاوڵاتیان ئاشکاتەوە لە بری ئەوەی لە خەمی هاوڵاتیانە بێت دێت لە بارودۆخێکی وەک ئێستاە بەم شێوازە ئەوەنەی تر بارودۆخی هاوڵاتیان بەرگرانەکە ئەوەنەی تر تووشی گرفتاریانەکە ئەوەنەی تر لێزاریانەکە لە ڕاستیە ئاشکردنەوەی هاوڵاتی لەم هەلو مەرجە ناسکەی ئێستای کوردستانە زەرورەتێکی حتمی بوو کە حکوومەت وایە هەنگایی بۆ بنایە من نازانم یعنی ئەم بڕیارە ئەوەندەی تەسەورمان وایە کە بڕیارێکی نامە دروسە بڕیارێکە وەک پێویست دیراسە نەکراوە وەک پێویست چۆنەڵی وردەکاریتیا بەکار نەهێنراوە آخر حکوومەت ئێستا ئەم داهاتە کۆ ئەکاتەوە یەکی کردووە بەدە لەعنی لە هەژدەوە کردوەتی بە 156 ئەم داهاتە بۆ چۆ ئەچێ یعنی ئایا ئەم داهاتە سبێنێ نیوەی ناچێتەوە بەغا باشە تۆ معقولە حکوومەتێک خاوەنی هاوڵاتی خۆی بێت باجی زۆر لە هاوڵاتی خۆی بسەرێ بۆی بیا بە شوێنێکی تر دوایەوە ئەم داهاتە ئەگەر لە مەسلحەتی گشتی هاوڵاتیانە جارێکی تر بڵین سەرف بکرێتەوە بە هەر حاڵ بەڵام لە هەموو حاڵەتەکانە هەژدە بۆ 156 سیعرێکی خەیاڵیە بۆیە ئومێ دەکەین تەمەناکەین داواکەین و ناڕازین تا ئەو پەڕی توانامان ناڕازی دەرەبڕین و هەوڵ دەین بۆ ئەوەی ئەم سیعرە بەم شێوازە نەمێنێ بۆ ئەوەی ئەم بەرگرانێ لە کۆڵی هاوڵاتیان بکەوێ ئیتر ئەم سیعرە لە 50دانێ و بە تەساعودی حسابیەکە کەمتریەکە زیاتریەکە حتا کە ئەڵێم سیعرەکە چۆنەڵی بڕیارەکە بڕیارێکی نامە دروسە ئەخر ئێمە لە هەرێمێکە ئاژین ئەم هەرێمە ئێستا لە 4 پارێزگا پێگاتووە معقولە لە هەر پارێزگایەک
ئەم سیعرە سیعرێکی جیاواز بێ لە سلێمانی دەگەڕێ بۆ لا کاتیش بین بۆ هاوڕێنە سوپاس بۆ سەرنجەکانە خات و لاوێن وەک ئەندامی و دەستەیەوەی کە بەدۆداچوونتان بۆ کردو وەک کاک ئازادیش بەشێکی ئاماژە پێدا هەنی پێ دوایە فاکتەری سەرەکی چییە بۆی کە حکوومەت ئەم نرخەی بەم جۆرە بەرز کردوێتەوە دەستی خۆش بێ وەڵاهی لێرە ئەمێ بڵم بەداخەوە کە حکوومەت لە باتی ئەوەی کە بارسوکیەک لەسەر شانی هاوڵاتیانی دروستکات هاتووە بووە بە بارگرانیەکی زۆر زیاتر لە پێناوکی ئەگەر بۆ خۆمی سەرفەکاتەوە بۆ وڵاتەکە خۆم بۆ شارەکەی خۆمی سەرفەکاتەوە کێشەیەک نییە بەڵام کە لە هاوڵاتی خۆی وەرگێ بۆ غێری خۆی بنێرێتەوە بینێرێتەوە بۆ عێراق لە پایچی جا بەڕاستی من لێرە لە دوو ڕۆ ئەمێ باسی ئەم بارگرانیە بکەم کە لەسەر خەڵک حکوومەت دروستی کردووە هاتووە حکوومەت بەڕێگای جیاواز پارە ئەوێت داهاتی ناوخۆ کۆبکاتەوە بەڕێگای جیاواز لەلایەن خەڵکەوە ئەمە کارێکی زۆر ناڕەوایە و ئابروچوونێکی زۆر گەورەیە بۆ حکوومەت ئەگەر لەلایەن قانونێکەوە سیر بکەین ئێمە ئیقلیمێکین لە عێراق ئێمە یەک دەستورمان هەیە لەگەڵ عێراقا معقول نییە کەسێک لە پۆستێک و پایەیەکی بەرزابێ نەزانێت دەستوری وڵاتەکەی باسی چی ئەکا ئێمە لە دەستوری عێراقی مادەی 28 فقرەی یەک هەمانە ئەڵێ باج ڕسومات کە ڕسومات لێرە بۆ پارانەیەت کە بەرامبەر بە خەدەماتێک وەرەگیرێ لە خەڵک ئەو خەدەماتی حکوومەت پێشکەشێکە ئەڵێ نەزیە ئەکرێ نەکەم ئەکرێ نە ئەبەخشرێ ئەگەر بە قانون نەبێت نەک بە قەرارێک یاخود بە تعلیماتێک لێرە من کە ئەڵێم ئابروچونەکە خۆی لەوەیە ئەبینێتەوە کە تۆ بێ ئاگابی لەو دەستورە بێت تعلیماتێک دەرکەیت ئەو تعلیماتە مخالفی دەستوری وڵاتەکەت بێ مخالفی ئەو قانونە بێت کە تۆ ئەبێ لەسەری بڕۆی ئەگەر هاتوو ئەو ڕێپێدانشی پێدرا بێت کە ئێمە ئێستا حکوومەتەکەمان حکوومەتی کاربڕێکەر یعنی کاری ڕۆژانە بەڕێکە بۆی نییە بە هیچ نەوەیەک نە قەرارێک دەرکات نە تعلیماتێک دەرکات ئیلا کاری ڕۆژانە بەڕێکات ئەمە ئەگەر هاتوو حکوومەتێک شەرعیەتی تەواویشی هەبێ هەر ناتوانێت قەرارە دەرکات دژی دەستورەکەی بێ یا قانونەکەی بێت بەڵام ئەمان هاتوون لێرەیە قەرارێکیان دەرکردووە قەراریش نییە بەبوورە تعلیماتێکیان دەرکردووە تعلیماتەکە وەکوتم ئەگەر ڕێگەشیان پێدرابێ بە چەند مەرجێک و بە چەند ئەو مەرجانە ئەبێت ینی تطبیق بکات اینجا ئەتوانێت ئەو تعلیماتە بڵێ ئێمە لە ڕێگەی یاساوە ئەمانەوێ بە حکوومەت بڵێن کە ئەمە شتێکی یاسایی نییە مخالفی قانونە ئەمە مخالفی قانون و مخالفی دەستورە ناکرێ ئەم شتە یعنی بەتاوتی تۆ لێرای پارەی کارەبا زیاد ئەەکەیت تۆ وەرە جارێ بزانە ئەو مەرجانەی کە دانراوە بۆ زیادکردن وەکو ئیقلیم ئەگەر ئێمە باسیکەین بزانە تطبیق ئەبێ یەکێک لەوانە کە ئەوە دیارترینیانە زیاد ئەم ئەڵێ ئەبێت تۆ سەیری باری ئابووری دانیشتوان بکەی باری ئابووری دانیشتوان وەکو هەمومان ئەیبینین زۆر ناجێگیرە و ئەسڵەن نەک ناجێگیر لەگەڵ ئەوەشا باش نییە ئەمە یەکێکیان لەوانە و هاتوون سەرەتا لە سیتیەکانەوە دەستیان پێ کردووە بە بیانووی ئەوەی ئەوانی کە لەناو ئەم سیتیانەیە ئەژین کەسێکن پارەی باشتریان دەست ئەکەوێ مەسەرەن معیشەتی ژیانیان باشتر باگریمان بڵین وایە هەرچەنە لەوەش ئەشێوانە بێت چونکە لە سیتێک بۆ سیتێکی کە فەرقی هەیە ئەم پارەیە کە تۆ دەستت ئەکەوێ تۆ چەندێک پارەی زیاتر دەست بکەوێت تۆ باجی زیاتر ئەی معقولە حکوومەت بێ لێرە ئەمە هەر خۆی یاسایی نییە بێت لێرە دوو جار پارەیەکی زیاتر لێ بسانێ لەبەر ئەوەی تۆ ئیشێکە کردو پارەی زیاتر دەستکەوتووە ئەمەیان هیچ یاسایی نییە و ئێمە لە هەرێمێک ئاژین زۆر دەوڵەمەندە بە سەرچاوەکان یعنی گوناها حکوومەت بیری لەوە نەکردو ئەو سەرچاوانە بۆ خۆمان بەکاربێنێتوانێ لە باتی ئەوە ئەو خەدەماتی کە پێشکەشی خەڵکی ئەکاو ئەبێ بە بارگرانی لەسەر خەڵک بێت دوو ئەوەندە بۆی زیاد بکات یعنی لە باتی ئەوە ئێمە بێت خەدەماتەکانی خۆمان ئەو سەرچاوانی خۆمان بەکاربێنێتەوە بۆ خۆمان بۆی کەمترین پارە بکەوێتە سەرشانی هاوڵاتیان و یەک شتی زۆر سیر ئەمڕۆ لە سەعات 2:30 بۆ 5:30 ئەمە زۆر گرنگە باسی کەم کارەبای ئەو سیتیانی کە کراوە بە پریپیت بڕاوە لەبەرچی ئەڵێن کێشە هەبووە لە دوبەی چۆن ئەمەیان من نەیزانم ئەڵێن کێشە هەبووە لە دوبەی بەڵام حکوومەت لێرە کە ئەم کارەبایە بڕاوە دوبەی چیە بۆ کارەبایەوە ئەمە ئەوەیە کە پێمان گەیشتووە پەیوەندی چیە لە ناو جیهازەکانایە لەوێ هێنراوە کێشە ئەمەیان من نەیزانم ناشتوانم شتێک کە نەیزانم باسی لەسەر بکەم بڕاوە حکوومەت هیچ بەدیلێکی نەبوو بۆ کارەبا بڕانە یعنی تۆ بەدیلت چییە ئەو من کردم بە پریپەید و کارەبا بڕا مۆلی دەشم نەما دیارە مۆلیدەی ئەو سیتیانە لە دوای 24 کاتژمێرەکە نەماوە نەخێر نەماوە
مەسعد هەیە شت هەیە کابرا بە مەسعدا گیرە خۆ ئەو چەند کاتژمێرە چیان کردو هیچ خەڵک بەبێ کارەبا دانیشتووە باش کاک بەختیار کاگازات قسەیەکی کرد وتی لەوانەیە خەڵک بڵێ کارەباکەمان 24 ساعتی و نازام چی ئەم قسەیە زۆرە کرێڵا گەر تۆ کارەبایەکی باشتەوێ ئەبێ پارەیەکی باشیشی پێبی تۆ پێم بڵێ ینی وەکو دانیشتوویکی ئەم سیتیانە بەعنی جیاوازیەکە بۆ تۆ چۆن بۆ وەکو ماڵی خۆت پێشتر چەندێک پاری کارەبا داوە ئێستا چەندێکە دەی سپاس مەمنون بامی شتێککەین ئێمە پێشتر لانێوەمە خەڵکی دانیشتوان سێمەلانێ ئەڵین لە سیتەکان و کۆمەگە نیشتە جێبوونەکان بۆی خەڵکی بگە کە ئێمە چۆن ژیامی لەو پێش ئەمەش جار پێشەکەمەش هەموو هاوڵاتی وڵاتین زۆربەی دانیشتوانی سیتەکان بەڵام زۆری لە ساحەفتا زیاتری خەڵکی ئاسایی موچەخۆرن زۆربەی سیتەکانیش بەلای مینەکان پزیشکانە ئەندازیارە نازان ئابووری ناسانە چییە؟ ئەمە خەڵکی ئاسایی وڵاتین هەر وەکو داهات و وەکو ژەما و خەڵکی ئاسایی وڵاتەوە ئەمە بام جیاوازیشتە بەرچاوڕۆشن بە لای خەڵکی سیتەکان خەڵکێک نین لە بوتی لە سەپارە بخەوێ و خەڵکێکی حکومت وای تێگانەوە کە ئەمانی کە لە سیتەکانان خەڵکێکن ژیانێکی زۆر ڕاقییان هەیە بۆی پاریان لەسەر کاربان لەسەر گران کرێت ئێمە خەڵکی دانیشتوان وڵاتین و سیتانی زۆری خەڵکی ئاساییتیایە ئێمە پێشووتر وەکو گەڕک وابووین دوو جۆر کارەبامان هەبووە کارەبایکی ڕێسیمانە بۆکو خەڵک 5 ساعتی بوو ئەمش 5 ساعتمان بوو خەڵ 10 ساعتی بوو ئەمە 10 ساعتمان بووە کارەبایکیمانە بۆ مۆریدە بووە هاوەکو خەڵک مۆریدە بووین ئێمەش مۆریدەمانەوە بەڵام جیاوازنیە مۆریدەکەی سیتەکان لەگە مۆلیدەی گەڕەکەکان ئەوەیە مۆلیدەی سیتەکان کارەبایکی زیاترت پێ ئەدات یعنی تۆ بە مۆلیدەی سیتەکە ئەتوانی سپلێت ئەتوانی بۆ نمونە شتە کارەبایەکان دابگرسێنی بەڵام خۆ نەبێ لە بەرامبەر ئەوە پارێکی زۆرتری لێزانێت نرخی ئەمپێرە مۆلیدە لە کۆڵان بووە بە 15000 خەڵک ناڕزای دەربڕیەوە ئێمە مانگ هەبووە لەبەرەوەی مۆلیدەکە ئاوە فری بۆ کارەبای پێدا هەموو شتێ بەکاربێنی ئێمەش ماگانە لە مۆلیدەکەی خۆمان لە مۆلی ناو سیتەکە 150000 بۆ 200000 بۆ 250 ماڵە بۆ تا 500 بۆ 600000 کارەبای پاری مۆلیدەی داوە ئەمە پێشتر نزانی ئێمە ئاوا بووە باشە یەکشت کار بەختیارە ماڵێک بۆچی لای ئاساییە 300 یان 500 یا 400هزار بدات بە کارەبای مۆلیدا بەڵام ئێستا کە کارەبای نیشتیمانیە بەم شێوەیە بام شتێک دیارام پرسیارم لەوە ناکەم کە بچمە بەرەی حکوومەتەوە بەڵام مەبەستم لەوەیە بۆم ڕوون بکەیتەوە هاوڵاتی بۆ پێی ئاساییە پارە بدا بە مۆلیدەیەلی بەس پێی ئاسایی نیە پارە بدا بە کارەبای نیشتیمانی نا ئێمە پێشتریش وەکوتم وەکو گەڕک کارەبای ڕێسیمانە بووە دانیشتوان کە زۆری خەڵکی ئاسایی و موچەخۆر و خەڵکی پەقاوی و خەڵکی ئاوا کارەبای بەکارهێناوە هاتووە بۆ منە 6 ساعت بۆ نیم لە وەرزی دوو مانگی هاوین لەگە دوو مانگی زستانە کارەبای ڕێسی وەکو دانیشتوانی وڵاتی ئەمی لە سیتەکانە کارەبای ڕێسی وێران هەبێت لە ڕۆژ شەب بۆ 24 ساعتە بۆ نەهاتوێتەوە دێت چیەکە ئەو کەسێکە لە دانیشتوانە لەو سیتانە لەو 6 ساعتێکی کارەبای مۆلیدە هەیە هەوڵ ئەدا خۆی ئینەکاڵێ زگەڵ گوشتینەکە دەستی پێوەگرێت کەمترین کارەبا بەکارێنێت بۆ نمونە غەسالی قاپ شۆردنە غەسالی جل شۆردنە فرنە ئەمانە هەمووی هەڵەگرێت بۆ چەند ساعتی کە کارەبای ڕێسی هەیە لوا بەکارێنێت هەروەکو هاوڵاتی خەڵکی نەو گەڕەکەکان بۆیە پێشتر یانی من کە مۆلیدەم ناوسیتپاری مۆلیدی ناوسیتەکەم داوە بۆ منە 500,000 بۆ ئەمە ڕێنجی هەموو سنەکانەوەی کە خەڵکی ئاسایی بەکاری بێنێت ئەمە هاتووە بەس بۆ منە گڵۆب سەلاجە و مجەمیدە و بۆ من ئەکسپێتمیش پێ کردووە یعنی وەنە بێ های لایف ژیا بێتم و کارەبای هین ئێستا ئەگەر هەکام هەمان میکانیزم بەکاربێنی ئێستا کاتە حکومەت قەتعتەکە تۆ 24 ساعتەکە کارەباک بە حسابکە لە نرخی مۆلیدەکەەوە نزیکە لە 18 دینار و هێنا 156 دینار ئەو کاتە تۆ 24 ساعتەکە هەرچیش پێکەی هەر بە نرخێکی زۆر لەسەر دەکەوێت ئێمە من یەکمان کردووە هەر لە ناخۆمان کردومانە ماڵێکی ئاسایی تەنها بەس گڵۆپ و سەلاجە و مجەمیدێکیش پێ بکات لەگەڵ یەک سپلێتێکی بۆ نوێ تەنوینیوە لە 24 تەلەڤیزیۆنی باڵێن تەلەڤیزیۆنی ئەم شتە بەسیەوانە ینی تۆ تەلەڤیزیۆن و گڵۆپمانە تقریبان ئامێرە سەرکیەکان گڵۆپ سەلاجە تەلەڤیزیۆن مجەمیدەیە بۆ یەک سپلێتیش پێ بکات بەلێنی کەم لە ماڵەکە 150,000 بۆ 200,000 بۆ دێتەوە بەلێنی کەم ئەو خۆمەگەر سێ سبلێ دڵکە ئاوەڵا هەر سیتەکە جێ دێڵێ دڵنیام سیتەکە جێ دێڵێ ئەجا ئەمە یەک شتێکیشیە ئەمە ئەم بڕیارە زەرەرەدا لە بۆ بەرهێنان و لەشی لەم وڵاتە ئەنی واکە خەڵک حەزب بکە لە سیتەکان و نیێتە ناو سیتەکان ئەمە زەرەری خەڵکی تیشە ڕزەرەری ئەمە نییە باش کاک ئازاد ئەگەرم بڕیارە بەم شێوە بەردەوام بێ ئەگەر چیەوە لە فشاری جدیتان کردەوە لەسەر هێڵن
تاکەی بەرگەم زەختاگرن ینی ئەتوانێت خۆتۆ ناکرێت کارەبا بەکارنێنی لە ماڵەکەی خۆتاکرێ ئەنی کارەبای ڕیسەکەت بکوژێنیتەوە بەکارینەی لە بەروی گرانە بە تاکید نایکوژێنینەوە بە تاکید لە فشاری خۆشمان بەردەوامە بین بەڵام قەناعەتمان وایە کە حکوومەت هەنگاو بنێ احترام و ڕێزی هاوڵاتیانی خۆی بگرێ ئەم بە قورسیە لەسەر شانی هاوڵاتیان لا ببە چونکە بەڕاستی من لێ ناشارمەوە یعنی ئێستا کاک بەختیار جەنابی دکتۆر باسی کرد یعنی من ئەلەم چەند ڕۆژەیە هەروەکو داتا مەسەلەن دوو بەڕێدەمدای گەسانەوە لەگەڵ تەواوی تەلەڤیزیۆن و چی و چی ناو ماڵەکە ئیتر لە سپلێتم ئیش پێ کردووە نە غەسالە نەچی کە هەر ماڵەوە لە ماڵەوە تا غەسالەیش پێ بکەن یعنی تەسەوور کە لە 24 ساعاتە 30 کیلۆوات ڕۆشتووە وەرە 30 کیلۆوات کەڕەتی سیکە 900 دەکە 900 کەڕەتی 156 کە ڕێک 150,000 مانی ئەمە من بۆیلەرم بەکارنێناوە غەسالم بەکارنێناوە سپێتم بەکارنێناوە یعنی زۆر قورسە بەڕاستی شتەکان وە ئاسان نییە دوای ئەوە لە ڕاستیە ئەمان منەتێکیشەکەن بەسەرمانە ئەڵێن ئەم سیارەی کە ئێمە بۆمانداناون 156 کەمترە لەوەی کە ئێوە ڕۆژانی پێشووتر ماگانی پێشووتر ساڵانی پێشووتر لەگەڵ کارەبای نیشتیمانی و کارەبای مۆلیدەدا داوتانە بە حکومەت دارم نوویستم ئەو پرسیارە لە کاک بەختیار بکەم بەس با لە جەنابتی بکەمانی ئەگەر تۆ سەرجەمی کۆ بکەیتەوە بە کارەبای نیشتیمانیەکەت و بە کارەبای مۆلیدەکەت لێکی بدەیت هەمان نرخت نەیەوەکو کارەبا کەنی لە مانگەکەیە ئەوەندە پێشتر ینی ئێستا ئەو سەرجەمی کە تۆ کۆت کردوانی لە 30 ڕۆژە بە کارەبای مۆلیدە و بە کارەبای ڕئیسی ئەو بڕەپارێت نەیاوانی بۆ 150,000 نەیاوە لە وەرزێکا کە خراپترین کارەبای نیشتیمانیە وەرزێکا کە خراپترین کارەبای نیشتیمانی هەبوو بێ بایاوە بەڵام ئەی تۆ چی ئەەکەی لە وەرزی پاییز و لە وەرزی بەهار کە 6 مانگی ڕێک تۆ 150 بێ ئەزانی یانی چی دوایەوە من ئەوە ئاڵێم هەویستمەوە عرض بکەم ئێمە لە تێکڕای 6 مانگە لە یەکێ لە سیتیەکان بە دوواداچوونی جددیمان کردووە تێچووی بڕی کارەبا کە لە هاوڵاتیان وەرگیراوە بۆ کیلۆواتێک 90 دینار بووە لە 6 مانگە مەسەڵەن کارەبای نیشتیمانی لەگەڵ کارەبای مۆلیدە 90 دیناری لەوەرگیراوە لەبەرەوە ئەوان ئەبێ زۆر لەوە کەمتریش بێت ئێمە ئەوەمان قبوڵە بە 50 بە 60 و بە تەساعودی کە کردێ بە تەساعودی ئیتر هاوڵاتی خۆی تەحملی مەسئولیەتی خۆیەکە زیاد بەکارهێنێ بە زیاد پارە بە زیاد بەکار ناهێنێ ئەو ئیتر خۆیەتی مخەیرە لەوەی زیاد بەکارهێنیاننا خاڵێکی ترکامەیە ئاماژەی پێ بکەم یعنی بەڕاستی حیفە ئەم جیاکاریە لە نێوان سیتی و دەرەوەی سیتی بەڕاستی حیفە پۆلێنکردنی هاوڵاتی ناو هەرێمێک بۆ مواطنی دەرەجە یەک و دەرەجە دوو ئاخر ئەمە ناتەبایی و یعنی چۆنەڵی شت ئەخڵکێنێ لە بینی هاوڵاتیانە ئەمە هاوڵاتیان بە جۆرێ لە جۆرەکان چینایەتی دروستەکە لە بینی هاوڵاتیانە بۆیە لێرەوە من داوا لە سەرجەم هاوڵاتیانی کوردستانەکەم بە تایبەتی لە شاری سلێمانی و دەوروبەری کە دڵنیابن ئەم بڕیارە بەسەر سیتیەکانە تێپەڕ ببێ و جێبەجێ بکرێت سبێنێ دێتە دەرگەکانی ئێوەش و بەسەر ئێوەشا جێبەجێ ئەکرێت ئەو کاتە پێویستمان بەوە هەیە لە ئێستاوە ئەوانیش هاوکارمان بن هیچ خۆمان جیانەکەینەوە لە یەکتی و ئەم چینایەتی و پۆلێنکردنی ئەوڵات خاتو لاوێن کاک بەختیار و کاگازات زۆر جەخت لە شتێکەکەنەوە کە جیاکاری کراوە ئێوە بە چینێکی باڵادانراون لە کۆمەڵگایە هەنی پێ دوای ئەمە لەسەر بنەمایەکی چ بنەمایەکی کۆمەڵایەتی کراوانی لەوانەیە لەو سیتیانە خەڵکێکە بێ بارگوزارانی زۆر زۆر باش نەبێت چونکە ڕاستە کواڵەتی سیتیەکان لە سیتیەک بۆ سیتێکی تر دەگۆڕێەوە گومانی تیانە ئەزەمە لەسەر چ بنەمایەک بڕیاردراوانی زۆر باش بۆ ئەو پرسیارەت کرد ئێمە لە کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگا کە ئێمە وەکو دەستەی نوێنەرانی سیتیەکان بە ئامادەبوونی بەڕێز بەڕێوەبەری گشتی کارەبای سلەیمانی لێمان پرسی کە بزانین لەسەر چ بنەمایەک ئەم سیتیانی جیا کردوتەوە ئەو جوابی کە دەستی ئێمە کە و جوابێکی زۆر سەرسوڕهێنەر بوو یعنی جوابێک بوو چاوەڕێی ئەوەمان نەکرد ئەو جوابە لە بەڕێوەبەری دائیرەی کارەباوە بۆ ئێمە بێ جوابەکەی ئەوەی بە شێوەی دەرەوەی سیتیەکانە بۆ ئەگەر سیتیەک دار و درەختێکی جوانی هەبوو ڕەنگی بۆ یاخەکەی جوان بوو ئیتر ئەمە یعنی تەواو ئەم سیتیە هەموو ئەوانی کە لەنایەن های لایفەژین شتیوان نییە هەر لە ناو سیتیەکان خۆیە ڕوو بۆ ڕوویەک شوقە بۆ شوقە ینی ئەم شوقەی ڕووی لەودی و بێیا لەم دی و نرخەکەی جیایە هەتا بەرەو سەرۆبڕووی نرخەکەی جیایە ناکرێت تۆ لە ڕووی دەرەوە شوقەیەک ببینی بڵێ ئیتر ئەمە های کۆستە یا ئەگەر لە دەفتەر زیاتر بێ های کۆستە ئەی تۆ بۆ نایدراسەیەکی ئەو کەسانە بکەی کە لەناو ئەویا ئەژین
بهچ گەلە دەرەوەی سیتێکە ناو سیتێکە بۆ ناوی سەیری خەڵکەکەی ناو ئەوکی خەڵکی تیا تەقاعدە 600,000 وەرەگرێ ماگانە ئەو یان کە بە 600,000 وەریگرت های لایفەژی لە هەر بەشێک لە سیتیەکان بۆ فەرمانبەران دروست کراوە کە فەرمانبەری ینی بەڵێ. ئاسمانخۆری ئاساییە بەڵێ ئەمەش ئەوە ناگەێنێت کە ئەوەی لەویایە کەسێکی زۆر 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 ینی باریدارایی زۆر زۆر باشە ئیتر تەواو ئەوەی کە بۆ ئەو گونجاو بۆ هیچ کەسێکی کە ناگونجێ خەڵک هەیە خانۆکەی فرۆشتووە تۆ پارە بۆ پیاکەی یا پارە بۆ ئەوی بۆی بە ئیسراحەت بژیت ئەو لە ڕووی ماتماتیکە وەکو کاکازادە حساب و کتاب و کردووە لە ماڵی تۆ چی سەر خانمان باشترە توانن ئیدارەیە شتە بدەن بەڵێ ئێمە 6 مانگم حساب کردو بە کارەبای ڕیسی و بە کارەبای مۆلیدا نەگەیشتۆتە 90 دینار کە ئێمە سەرفمان کردو ئەگەر هەردووکی کۆکەیتەوە بەڵێ بۆی کیلووات نەگەیشتۆتە 90 دینار ئێستا بە چ پێوەرێک ئەو هاتو 156 بە تۆتەڵ ینی بەگشتی ینی بەڕێژە بە دینار بەڵێ 6 مانگ دراسی 6 مانگ کراوە ئەنی مانجی چەند هزار داوە بە مۆلیدە و بە ڕئیسی نزیکەی ئەو کاتانی کە کارەبای ڕئیسی کەم بێ لە خراپترین دۆخا باسەکەی لە خراپترین دۆخا کاتمان هەبوو کە کاربای ڕئیسی هەر نەمان بینیوە زستان بۆ زۆر سارد بووە ناچاری تۆ لە شوقایی ناچاری سپری داگیرسێنی $100 ماوە بۆ دەڕۆژ بۆ 15 ڕۆژ بەڵام کە من بزانم حکوومەتەکەم بەشی ئەوەنەی هەیە کارەبای خۆم دابین بکات بۆ من بچم مەجبوری مۆلیدەیەک بم کە ژینگەکەم پیسەکە کە شەهەتا بەیانی خەوت لێ ناکەی لە بەرەوەی دەنگەکەی وە ئەڵەی لە ناو ماڵەکەتایە کە ئەمە هەمووی زیانی هەیە هەم بۆ هەناسەیە هەم بۆ چواردەورە هەم بۆ ژینگەی ئەو شوێنی کە ئێمە تایە ئەژین باش کاک بەختیار شارەکانتان گەیشتۆتە چۆ ینی لە چه قۆناغەکان گەشتبینن بەوەی کە بەم نزیکانە ئەنجامێکی هەبێ وڵای مەکو دانیشتوانەکان وەکو نوێنەرانی سیتەکان کۆبنەما کردو لەگەڵ انجومەنی محافەزا وەکو یەکەم جیهەتی ڕسمی لە سنووری پارێزگای سلێمانیا سەرۆکی ئەنجومەن و ئەندامانی ئەنجومەن لیژنەکانیان معاناتەکەمان پێوتون هەموو شتەکان خۆشیان بەشێکان دانیشتی سیتەکان خۆشیان زان کە معاناتەکە چییە پیان وتاوە کە ئەمە بارگرانەکە ئەمەیە زوڵمەکە ئەمەیە ستەمەکە ئەمەیە بڕیارەکە پەلەپەلی پێوەیە نەعادەلەتێکی باشتە پێمان گەیاندون سەرۆکی ئەنجومەنی محافەزا ئەندامەکانیان زۆر سپاسیانەکەین لەگەڵمان نابوونە بە تەواتی پشتگیریان کردوینە خودی سەرۆکی ئەنجومەن کاگازات لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەیشە ئاماژی بۆ داوە ئەوان ئەم یەکشەمە هەفتەی داهاتوە کۆبنەوەی ڕسمی خوانەکەن و بە قەرارێکی ڕسمی داوا لە حکوومەت و لایەن پەیوەندیدارەکەن کە ئەم نرخە چاکە و تعدیلی بکات یا هەڵی وەشێنێتەوە و برارەکە ئەگەر بێت چاکی بکە ئامادەن تێچوی ئەم چەند مانگە بدەن کە ئاوا بم نرخە هاتووە تا ئێستا چاکرا ینی برارەکە ناسایی بووە ینی برارەکە خراپ بوو حکم حکوومەت خۆشی کاتە ڕچاکێکاتەوە برارەکە لە یەکی شۆ لە سنووری پارێزگای سلێمانی جێبەجێکراوە خۆی لێکی شەشەوە برارەکە دەرچووە تەنانەت زەمانی هەیە بۆ ئەوەی کە بڕیارەکە پێما وتمانە ینی ئەوان بڕارەکە ئەوان هەفتی داهاتوو ئەنجومەنی محافەزە بڕارەکەی خوانەدەن و کۆبنی خوانەکە ئێمە تایەکی نۆ چاوەڕێەکەین دڵنیایشین کە ئەنجومەنی محافەزە پشتگیریمانەکە و لەگەڵمان نابێت تایەکی نۆ لەوانەیە بۆ ئەو کاتەبی لە هەنگاوی داهاتوو بکەینەوە هەنگاوی تر بگرینە بەر دەمەوە پرسیارە دێم لای جەنابە کاک ئازادانی کاک بەختیار باسی و لایەنانەی کرد کە لەسەر خەتن ئەمێ سەرنجی خاوەنی سیتیەکانم پێ بڵێ هەرچەند لەوانەیە بەرژەوەندێکی تویتیانە بێ بۆوان بەس ڕەنگە دەنگیێوانیش پاپڵشتێکی باش بێت چۆن ئەو باسیدەوە کە ڕەنگە خەڵکێکە بەیتر بترسێ لە نیشتە جێبوون لە نێوم سیتیانە ئەمە لە ڕووی بزنسەوە ڕەنگە زیانی هەبێ بۆوانانی گرنگە بۆی کە پاڵپشتان بنیانی خاوەنی پرۆژەکان لەسەر خەتن لەگەڵتان حقەتەن جارێ ئاماژە بە خەڵکەم ئەم هەنگاوی کە حکوومەت ناوێتی هەنگاوێکی ئەزممویە تا دوومان چەندێن بۆ فەقە بنتیایە چەندێ هاوڵاتیان تەقبولی ئەم حاڵەتەکەن خاڵی ئەوەی مەوزوعی سیتیەکان لە ڕاستیا هەست لە بێدەنگیەکەکەین یانی هەرچەند من لێت ناشارمەوە سەرەتا داوای ئەوەیان کرد کە ئێمە هاوکاریان بین هاوکاریانەیە هاوکار بین کە نەیەڵین ئەم حاڵەتی پریپیتە جێبەجێ بکرێت بەڵام ئێستا هەستەکەین بێدەنگییان پێوە دیارە چییە قازان و زیان نەڵێن باشە ڕژمان بڵغیب اینجا بەڕاستی وڵا حتممە زەرری ئەوان هەنێکیان خوان خاوەنی مۆلیدەکان ئەو بڵێ ئەوان زەرری ئەوانەوە خوان خاوەنی مۆلیدەکانێن نانی و پاری نایێت بۆ ئەوەکەواتە بێدەنگنەوە نیە کاگازا دەڵێ چاوەڕی نانە بەهین نییە چاوەڕی ئەوانی چاوەڕی ئێستا بۆ نمونە من 2 هەفتە لەمەوە پێش چوون بای 100,000 کارەبام کڕیوە بۆ
کارەبای مۆلیدا حسابم کردووە مەسەرم 5,000 تەواو سەرف کردووە ئەو 5,000 کە سەرفم کردووە 5,000 ماوە تا ئێستا مەسیری 5,000ەکە نازانین چییە بۆ نمونە ئەمێوارەیە لە بۆی لە هینێکە لە گروپی دڵگرامی ناو سیتەکەمانە باسی ئەوە ئەکرا کە ئەو پارەی کە ئێستا لای خاوەن پرۆژەکان ماون ئەوە دائەنرێت بۆ کاتێ ئەگەر کارەبایی 24 ساعتێکە کەم بوویەوە بڕا جارجارێک بڕا ئەوە ئێمە کارباتان ئێنێ و لە بریەوە پارەتان لێ بڕێ جا لە ڕاستیا من ئەمەوەی خاڵیکە شەر بۆ هاوڵاتیان ڕوون بکەمەوە یعنی بەڕێزان ئەم کارەبایە کە ئەکرێ بە 24 ساعتی بۆ ئەم سیتیانە دڵنیا بن لە کاتی کارەبای نیشتیمانی هاوڵاتیانی دەرەوەی سیتەکان ئەدرێ بە ئێمە و ئەفرۆشرێ بە ئێمە ئەو کاتە هاوڵاتیانی دەرەوەی سیتەکان کارەبای مۆلیدە زیاتر بەکارێنن و سوقلی مۆلیدە و پارەی مۆلیدەیان زیاتر بۆ دێتەوە بۆیە جارێکی تر ئەڵێم هاوکارمان بن هاودەنگمان بن هەمومان با فشارێکی مەدەنیانە بکەین کە ئەم بڕیارە جێبەجێ نەکرێت چونکە بەڕاستی جێبەجێکردنی ئەم بڕیارە سەراتای هەموو هاوڵاتیان لەگرێتەوە و زەرمەندە بن خاتو لاوێن بەو کۆبوونەوەی کوردستانە لەسەر ژمارەیەک ڕێکەوتون بۆ ینی ئەگەر حکومت بڵێ ئۆکێ ئەو من دێمە سەر خەت لەگەڵتان پێم بڵن چیتان بۆ بکەم هەنی ئەوە شتێکتان جوابێکتان پێ وەڵامێکتان پێ بووی کە بەم شێوەیە لە بەرژەوەندی ئێوەیە ئەوەی هەتا ئێستا باس کراوە مەسە باوەڕ ناکەمەوە لاریتان لە کارەبایەکی 24 کاتژمێری هەبێ ینی دەتانەوێت کارەبایەکی 24 کاتژمێریتان هەبێ هەموو هاوڵاتێکی ئاسایی ئەوەی دەوێت وەکو مامۆستا لە بدایەتە ئاماژەی پێە ئێمە کێشەمان نییە لەگەڵ پریپەیدەکە 24 ساعتی بێ بەڵام لە هەژدەکە و تەساعودی دەست پێ بکات لەگەڵەوە هیچ کێشەیەکمان نییە ئەگەر هاتو ئەوەی بۆ تەطبیقکردین ئێمە سوپاسیان هەستەکەی ئەوە لە بەرژەوەندی ئەوە بێت ئەوە زۆر باشترە بە هاوڵاتیان چونکە ئەو کاتە تۆ خۆت ئەزانی چەندێک سەرفەکەی و دەستی پێوە ئەگری بەڵام کە تۆ 156 بێت تۆ ئێمە ئەوسا خواخوامان بوو کارەبای ڕئیسی بێتوانێت بۆی شتێدای گرسێنین ئیسراحەت بکەین لە بەردەمی گرمی یا ساردی سپرێتەکە بەڵام ئێستاڵی نەکەی دای نەگیرسێنی بەم گەرمایانەکەی سپری دانەگیرسێنی قەیناکە دەرگای باڵکۆنەکەت بکەڕ قەینا دەرگای فلانە شوێن بکەڕەوە با هەوا هەست ناکەی و کاتە لە ڕووی سامانە نیشتیمانێکەشەوە گرنگە خەڵک دەست بەکارەوە حتا ئەمە قازانجی حکوومەتی تایە لە دوو لاوە قازانجی حکوومەتی تایە یەک بم بورە خوارد داوای لەبور نەکەم یەک ئەمەی کە حکوومەت ئیتر لەمە ولا پێشکی پارەی کارەبا لە تۆ وەرەگرێت پێشکی پارەی کارەبات لێوەگرێن ئەگەر ناگەڕێ بە دواتە بزانە ئەیدەیانایی دوو ئەو کارەبایە خەڵک بەڕاستی فێری سەقافی بەکارهێنانی کارەبا ئەبێ لە جیاتیەوەی لە گەڕەکێکە 50 مێگا 10 مێگا 1 مێگا سەرف بێت وەکو ئەو ڕۆژە ئاماژەیەکیان پێکرد کە لە سیتەکان لە ماوەی مانیەکە 2 مێگا و نیو سەرف کراوە ئێستا کە ئەم نظامی پریپەیتە هاتوتەکایەوە 1 مێگا و ڕوبع سەرفەکەن کەواتە هەر بەو 2 مێگایەت ئەتوانێت 24 ساعتی باتەوە بەو سیتە پارەکەشی مقدمە وەرەگرێ و کارەبا شەگەڕێتەوە بە هاوڵاتیان و دەرەوەی هاوڵاتیان کاک بەختیار ئەوەنی بەدوەدا چوتان کرد بێت لە پارێزگاکانی دیکە یاریمی کوردستانیش ناڕزایی هەیە دژی ئەم بڕیارە حکوومەتی بەس بە تەنها سلێمانیە بەڵێ لە پارێزگای ئەم نظامە لە پارێزگای هەولێر بە جۆرێکتر لەسەر خەتن لەگەڵ سیتەکانی ئەو پارێزگای هەولێر و لە دووکی جێبەجێ کراوە لانە سیتیا لە هەولێر زیات جێبەجێ کراوە لەویش ناڕازی لەویش ناڕازاتی لە هەولێر هەردەوە لە هەرکی جێبەجێ کراوە لە دووکش ناڕزایی هەیە لە هەردووکیان ناڕزایی هەیە لە دووک ناڕزایەتی هەیە تا حدێک باشی بەدەمیانە بوونا حکوومەت خۆی هاتووە بەشیان لیان تێگەیشتووە پارەکان کەم کراوەتەوە کەمکراوەتەوە بۆ چەند دوو شێواز ئەوەی من ئاگادارم یەکیان پیان وتنا هەنە سیتیان 8 دینار و ئاسایی دەست پێکاو تەساعودی بۆیان زیادەکەن باش ئەوەی کە ئەو سیتیش کە بە های کۆست دانراوە لەوێ 6 دیناریان پێوتن 1 کیلۆوات بە 6 دینار دانراوە کارەبای 24 ساعتیان هەیە مۆلیدەکان لە ئەبرێت بەڵام 1 کیلۆوات بە 6 دینار کەواتە بۆ ئێوە ناکرێت بۆ دۆ کراوە ئێمە هەرسێ پێشنارەکە بە حکوومەت دووتراوە ینی ناو وەزارەتی کارەبا خوان لەگەڵ ئەوان کە تا بۆ 9 کیلۆواتێک ماڵێکی ئاسایی خەڵکێکی ئاسایی لە ماڵەکە بژی بۆ منە ماگانە نزیکی پێویستی بە 200 بۆ 300 کیلۆوات کارەبا هەیە لە ناو وەزارەتی کارەبا لەگەڵ ئەم ڕەان کە ئەم 200 بۆ 300 کیلۆواتە مەدعوم بێ حکوومەت پشگیری خەڵکە بە 8 دینار پێی بفرۆشێت بۆ ئەوی تەشجیعی خەڵکا کە کارەبا کەم بەکاربێنن لێرەش ئەم پێشنیارە هەیە کە حکوومەت بۆ 200 کیلۆواتی سەرەتا مەدعومکە کابرا ئەو کەسێکە لە ناو ماڵەکە ئاژی خۆی کارەبا زۆر بەکارێنێت پێویستی بە کارەبای زۆر هەیە باجی زیاتر بدە و پاری زیاتر سەر بکات
ئەم ئەم پێشنیارە هەیە پێشنیاری تەساعودەکە هەیە لە دووەکو هەولێریش لە دووەک ئاوبان چارەسەر کراوە هەولێر هێشتا هەروەکو ئێمەوان لە خەتیش لەگەڵانە ئاگامان لەکتیە ئەوان هەمان کێشە ئێمان هەیە و جاری ئەوانیش ئەنجومەنی محافەزە هاتووە دەدەنگ لە سەران ئەوانیش ئەنجومەنی محافەزەی هەولێر لەگەڵ ئەوانین کە ینی دیژی ئەم زیادکردن بەستەمیدا ئەنێن ئەوانیش پشگیری دانیشتوانەکان کردووە. باشە کاک بەختیابار ڕاشکاوانە پرسیارێ بکەم ئەگەر هاتوو شارەکانتان بۆ جۆرە بوو حکوومەت شۆ سەر سیستمە کۆنەکە ئەنی مۆلیدە و کارەبای نیشتیمانی هەستەکی بۆ ئێوانی ئەوە پرۆسەیەکی ئاسایی بیان چوزانم لە بەرژەوەندیتان بێ وڵی ئەزەین چیە تۆ کە ئەوبینی ئاواستەمێکی گەورۆلیەکە و لە پڕکارەباکەت ئەوە لەسەر زیاد دەکات گەڕانەوە بۆ دانیشتوانەکان بینی دەزانم خەڵکێکی زۆر هەیە داوای کارەبایەکی 24 کاتژمێری دەکات ئێمە کارەبامان 24 کاتژمێری ئێمە باسی دەرەوەی سیتیەکان دەکەم ڕەنگەگرێت هاوڵاتێکی ئاسایی گوێ لە ئێمە بێ لە دەرەوە لە دەرەوەی سیتیەکانی ئەو بڵێن جا خۆ ئەگەر کارەبایەکی 24 کاتژمێری بەو نرخەشبێر هەرزانەوە دیارە بۆ چوونی ئەوە نەکی بخوای لی تێ بگەیت ئەزانێ ئەمە کارەبا 24 کاتژمێرە نەک هەرزانیە نەک ناوەندینی هەر زۆر 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 بارگرانیە لەسەر دانیشتوانەکە یعنی ئێمە خۆمان لەگەڵ کارەبای 24 حکومیان منەوە پارەکە ئیدەم بە مۆلیدەیەکی ئەهلی و دووکەڵ ئەکا و ژینگە پیسەکات پێم خۆشە بۆ نمونە ئەنی حکومەت بە کارەباکی مەدعوم بە کارەباکە ڕەچاوی بار و گوزەرانی دانیشتوان و گیفانی خەڵکات پارەکە بگەڕێنیتەوە بۆ حکومەت بەس نەک بە نرخێک هەڵێتەکێنێت نرخێک بێت دەقات زیاد کرا بێت حکومت ئەتوانێت ینی بە نرخێکی دیاریکرا و بەش کۆمەڵێک لەم وەحدانە کە پێدەدا مەدعوم بێت دوای ئەوە وحدەی زیاتر بەکارهێنا پاری زیاتر لەسەر حساب کات یان یەک پاشە بۆ نمونە هەموو کارەباکە نرخەکە بە تەواتی بێنێتە خوارە و مەدعومیتیانە بێت ئەوش بەشێکە لە ینی پێشنیارەکان بۆ خۆی حکومت 50 نەری لەسەرەکەی بۆ کیلۆواتێک بە 50 نەرەکە بە دانیشتوانی فرۆشێتەوە لایەنێکە حکومت لەم سیتیانە زەرەر نەکات کارەبای 24 کاتژمێریان بۆ دابین کە زەرری لێ نەکات حکومت دەڵێ من کارەبا بۆ خەڵک دابینەکەم و زەرەرەکەم من کارەبا بۆ خەڵک دابینەکەم خەڵک 80 نەرمەداتی بە کیلۆواتی خۆم کیلۆواتی 50 نەر لەسەمەکەوێت 60 نەر لەسەمەکەوێت بابێت بە 50 نەر بە 60 نەرەکە بۆم دانیشتوانی ناوسیتانی فرۆشێت دانیشتوانی ناوسیتەکانی تا ڕادێ بەس بەمەجێک مۆلیدە نامێنێت مۆلیدەی ناوسیتەکان نامێنێت خەڵک تا ئانی دانیشتوانی سیتەکان بەم پێشنیاریش تا حدێک مەقبولە لایەن بەس نەک تۆ نرخێکی خەڵی پێ بفرۆشیت باش کاک ئازاد ڕەنگەمە دوا پرسیار بێ بۆ جەنابەت ئەوەی کە ئەوان باسییان کرد گەشتبینن بۆی کە بگەنە ئەنجامێک لەگەڵ حکوومەتا بۆی چارەسەرێکتان بۆم بڕیارە بۆ بدۆزێتەوە بەڵام ڕەنگە جیاوازی بۆ چوون هەبێت لەسەر و اختیارانی کە هەتانە سیتێک پێی باش بێ 6 دینار بێ سیتێک پێی باش بێ بۆ تەساعودی و پریپەی دەبێت کە خاتو لاوێن باسی کرد ئەنی ئەو کاتە ئێوە چۆن میکانیزمێکە دۆزنەوە کە هەمووتان پێکەوە لەسەر یەک بۆ چۆن ڕێ بکەوم بۆی لەگەڵ حکوومەتا بگەنە چارەسەر ئێمە ئێستا ئەنجومەنی باڵای سیتیەکانمان هەیە ڕاستە ڕسمیەتمان نییە و بە تەمای وڵە دوورگرتنی لە قایم قامێت بەڵام بە بەردەوامی لینکمان لەگەڵ یەکتریا هەیە کۆوە بینەوە و هەمومان متتەفقین لەسەرەوەی ئاگەر حکوومەت زۆر پێداگریەکە لە 6 تەساعودی بێت لە 50 تەساعودی بێت بۆ باری شاری هاوڵاتیان ئاساییە بەڵام لە ڕاستیا ئەوەی کە جەناب دەیڵێ حکوومەت ئەگەر بیکاتەوە بە نیزامی پێشوو کاکە ئەوە گاز هەرزانە بێ ئەوە نەوت هەرزانە بێ ئێبا حکوومەت گاز دابین کا بۆ مۆلیدەکان با نەوت با بە هاوڵاتی لە زستانە کارەبا بەکار نێنێ بۆ خۆ گەرمکردنەوە لە کاتی چوانەڵی کرێی مۆلیدەشا بۆ هاوڵاتیانی بۆ ئێمەش بۆ دەرەوەی ئێمەش با گاز با بە مۆلیدەکان و لە جاتی ئەمپێرێک 12,000 و 18,000 ئەوەزام لە هەندێک سیتەکان میکانیزمانی بەکارێنێ بۆ خۆ گەرمکردنەوە قەدەغەیە نازەم لای بزەبت جامان بڕیارە احتیمالی هێنانەوەی زۆڵپاوانە بۆ ناو سیتی زیادەکە ئەگەمە خوتورێکی زۆر زۆر گەورەیە تۆ شوقەیەکی شوقەکە بسوودە 20 ماڵیتر لەسەری خۆت وێرانەکەی بەگشتی زۆرینە ئێستا لە وەرزی زستانەوە بزانم توی تەروانە بەکارێ بەتۆ سپلێتەکە سەلامەتترە مەرجی سەلامەتیە ئەو خراپترە خاتو لاوێن ئەو فشارانی کە کردوتانە ینی وەک خۆت لەسەر ئاستی تاکە پرسیمانی گەشتبینی بۆی بۆ نزیکانە ئینشاڵڵا جوابێکی جدیتان دەستکەوێت بۆ خەڵکێکی ئەوەی کرۆ بە نوێنەری خۆتان واللهی وادارم بەڵام لە دوای کۆبنەوەکەمان لەگەڵ ئەنجومەنی پارێزگا ئەتوانم بڵێم گەشتبینم بەو بڕیاری کە ئەوان دەریەکەن کە ئازانم لە مەسلحەتی سیتیەکان ئەبێت هەستەکەی لەوەی لەسەر و میکانیزمێکە لە نێوان ئێوە حکوومەت میکانیزمێکی باش بگەنە ڕێکەوتن ئەوەی کە بەڵێن بە ئێمە بەختیار باسی کە هەستەکەی گونجاو بێ بۆ ئێوە ئەگەر بگەناوە
گونجاو ئەبێ ئێمە بەوە ڕازی ئەبین ئەگەر هاتو ئەمە بە کۆی دەنگ زۆرینە لەگەڵ چییە ئەو پریپەیدی باست کریان ئەوەی کە نرخی ئەو کیلۆواتتان بۆ کەمکەنەوە و تەساعودی پریپید بێ بەڵام بە تەساعودی بەڵێ وەکو بیدایەتیش پێم وتی پریپید بێ بەڵام بە تەساعودی نەک تۆ یەکسەر بیت نۆ ئەوەندە یادە ئەوەندە زیاییکەی و یەک نقطەشم هەبوو ئەفم کە لەسەر ئەو قسەی مامۆستا کردی وتی تۆ بیدایەت پێشکی پارایی کە ئەم پریپیدەیە دایرەی کارەبا هاتۆ مارکێتینێکی زۆر بە شێوەیەکی ناڕەوا مارکێتین ئەکات ئێمە وەکو سیتەکان ئەوانەی کە کراوە بە پریپید تۆ کاچی کار تەکڕی پێشکی پارایی بەڵام هاتووە ئەو و ئێمە پارەکەمان دەقاتی ئەوانەی ینی خەڵکی ئاسایە کە لە دەروی سیتەکان ئەژین باوان ئەڵێ وەرن پارەکەتان بن بە 18 دیناریش و لە سا 15 دیسکاونتان بۆکەی بۆچی ئەم جیاکاریە بۆ من لە شارێکا بم دوو جۆر کارەبا هەبێت دوو جۆر پارە هەبێ ئەمەگەری یاسان بۆ پارانەیە کە قەرز و کەڵەکە بووە ئێمە خۆی مارکتین چۆنە مارکتین ئەوەیە ئەگەر تۆ بە نەقەت کڕی پارەکەت بۆ کەمەکرێتەوە گەر بە قیست بێ باکسۆ پارەیە چێتە سەر بەڵام دایری کارەبا شتەکەی لە لای ئەوان عکس بۆتەوە ئەم عادلێ من تێناگەم نازانم چۆن بەڕێوەی ئەبن بەڕاستی کاک بەختیار وەکو دوا پرسیارە مەلای جەنابەیانی بۆ ئەم بابەتی کارەبایە و بۆ هەموو گرفتانی تریژانی لە قسەکانی هەر سێکتانە شتێکم بەدی کرد ئایدیایەک لای خەڵک دروست بوو کە ئەنی ژیانی ئێوە بە جۆرێکی ترە لەگەڵ هاوڵاتێکی ئاسایی لە دەرەوە ئەتانەوێ ینی لە ڕێگەی ئەم ئەنجومەنەوە ئەم ئەندامانەی ئێوە لەوانەیە گرفتی تریشتان هەبێ بەس ئێستا کاتی نەبێ باسی بکەین و کێشەی ترتانە بێچکە لە یەک دوو ڕۆژی ڕابردوو یەکێک لە سەرمایهدارە گەورەکانی ئەم شارە پارچە ڤیددیۆیەکی وڵا بۆ باسیەوەکە کە خاوەنی پرۆژەکان قەدرێکی گەورە لە دانیشتوانی نێو پرۆژەکانەکەن پارەیەکیان لێ وەرەگرن بەرامبەر بەوە خزمەتیان ناکەن ئەتانەوەی ینی بەردەوام بن لەسەر فشارکردن بۆ سێکتەرەکانی دیکەی ناوەم سیتیانەش بخۆیمە جارێک ئەم انجومەنە ئیشی سەرەکیمان کاری سەرکیمان لەم کاتە ئەم نرخی کارەبایە چکەم ئەمە ستەمی گەورەی ئێستەیە ئەمە شتێک هەنووکەی ئێستا ئەمە انجومەنی محافەزەکە لەگەڵمانە کۆبوو و پرسیارانیان لێکردین هەنێ معانەت و شتەکانمان پێ خۆشیان باش ئاگادار بوون ئەوە دواتر قسەی لەسەرکرێت یەکەم کێشەمان ئەم کێشەی پریپێدی کارەبایە من باەک ڕوونکردنەوەیش بانی بۆ ئێمە هەمووان ئەمەی کردم سیتیانان هەمووان خەڵکی نەوەی ئەم وڵاتین و خەڵکی وڵاتین کە سوگارمانەیە خۆمەیتمان لە وڵاتی ترۆ ناتین هەر کە سوگاری ئێمە لە گەڕەکەکانە ئاژید ئێمە خەڵکی ئاسایی وڵاتین موچەخۆر و ئانی فەرمانبەر و خەڵکی زۆرینە لەبەر بابەتی خزمەتگوزاری ئەو کارەبا ئەمانە لەوێ لە ئاستێکی پێویستە تۆ دیچەکەی ئەمە لە سیتەکانە بۆ تو بۆ ئەچتە سیتی لە سیتەکە بۆنە پارێک ئەدەیت پارێک دەی پارێکی زیادە ئەدەیت کە لە گەڕک شاد دڵنام خەڵگەگەر ئەو بە جوانی بکردن خەڵکی لە گەڕەکە ئامادە بیکە پارێکی زیادە ئەدەی ئەمن و ئەمانێکی زیاتر هەیە بۆ نمونە لە ڕووی باخچە و سەوزایەوە ئەنی ئەمە یەک شتێم کەوتەبیر ئێمە لەم سیتیانە کارئاسانێکی زۆر باشمان بۆ حکومەت کردووە ینی کارمەندی شارەوانی نایە سیتی ئێمە پاکاتەوە ئێمە خۆمان پارە ئەدەین ماگانە کۆمپانیا دێ پاکێکاتەوەمان ئێمە باخەوان و پاسەوانمانە حکومی خۆمان پارە دێن و ئەمانە هەمی کارئاسانیە بۆ حکومەت و لەسەر خەڵکیش لەسەر داهاتی گشتیش حکومت لە جیاتی تەژعی ئەم شێوازە ژیانە بکات هانی خەڵکدا بۆی لەم سیتانە بژین کە خەڵکێکە لە مۆزوعی کارەبایشە ئەوەی کە لە سیتیە زۆر کارەبا بە جوانی و بەڕێکتر بەکارێنێت چونکە نیظامی هەردووی مۆلی دەوڕێی سیتایە ینی فێر بووە کە شتی زیادە بەکارنێنێت پێویستی بە سکتێتە نەبوو بەکاری نێنێ پێویستی بە ئامری کارەبایی نەبوو ئەیکوژێنێتەوە چونکە مۆلیدیش هەیە و ڕێسیشی هەیە دوایی لانێ بە ئەوش ئیشکا بۆیە فێر بووە کە شتێک زیادە پێویستی پێ نەبوو بە زیادە ئیشی پێ ناکە حکومەت دەبێت ئەم شێوازە ژیانە بکە خانی خەڵکدا کە بۆ لە سیتەکان نابێت کە کەمترین گرفت و بۆ حکومەت دروستەکات کەمترین کێشە بۆ حکومەت دروستەکات حکومەت حەساوەتە لە سیتەکانە ینی بۆ مەگەر سیتیەک زۆر گەشت بێ بەگیانی ئەواتەکەی بێنە دەرەوە ناڕەزایەتیان دەبرێت وەکو ئەم حاڵەتی ئێمە ئەگینامە لەو پێش بۆ نمونە لە مەوزوعی کارەبا چەنە کارەبانیە 2 ساڵە 3 ئەوە چەند ساڵە وڵاتە کارەبا وێرانە سیتەکان ناتنە دەرەوە لە بەرەوەی کابرا مۆلیدێک هەیە پارێکە دی قیروسیا ینی دەفعێکی ئەدەیت و وەڵی وەکو ئاڵێ دەفع بەڵای پارێکی دێت و کارەبێکی زیاتری دەسەکە و پێ ئەژیت حکومە دەبێت تەژیعی ئەم شێوازە بکات ئێمە خەڵکی ئەم وڵاتین ئەو بارگرانی کە لەسەر منە هەمان باگرانی لەسەر خەڵکی دەرەوەیشەیە موچەنیە زۆبی دانیشتوانەکە موچە خۆن و باری گوزەران لە کوردستانە ینی خۆتەزانی چۆنە ئێمە هاوڵاتی ئاسایی ئەم وڵاتین ئەمە شاری پزیشکانە ئابووری ناسانە فەرمانبەرانە هەمووی خەڵکی
فەرمانبەرە سیتی بۆ دروستکراوە یەک شتێکی دی تخوا ئەو مۆزعی هایکۆسە لەناو بڕیارەکە ڕێنماکان نووساوە ئەو شوێنانی کە هایکۆستن ئێستا حکومت خۆشی نازانێت هایکۆس مەبەستی چی دێت مەبەستی شوقەکەم کردووە کام پرۆژەیە هایکۆس کردوانە خۆشیان نازان کامە ئایا شوقەکە بە گران کراوە ئایا خەڵکەکەی خەڵکێکی دەوڵەمەنن هایکۆستن ئەم هایکۆس عینی زۆر شتە بە یاسا دڵنیام لە دەستیەوە بەرەنان ڕێکخراوە بێت دیار بێت بڕاکە لێش ڕێ نەخراوە چکە وەڵامێک داری کارە خۆی شەڵێ وەڵامێکمان دەست نەکو نازانین هایکۆسکیەیە ئایا ئەمە خەڵکەکەی هایکۆستن زۆر مەسروفەکەن ئایا ئەمە خەڵکی کار شتێکی باس کرد لەسەر بنەمای کڕینی یەکەکە لەوانەیە ئاخر لەسەرەوە بێت ئەسەرەوە بێ یەکەی ئەو یەکەی کە من تیانیشتە ژێم نرخی شوقەکەی من لە هەموو خانەکانی گەڕەکەم هەرزانترا ئەو گەڕەکەی کە من تیایم شوقەکەی من 150 مترە بەڕوبەر لە نرخی خانووی ناو گەڕەکە هەرزانترە کەواتە خەڵکی دەروی گەڕەکەی من هایکۆستن ئەگەرەکە بە نرخی شوقە بێت یعنی خەڵکی گەڕەکە هایکۆستن چکە خانووەکەی ئەو 12 دەفتەرەکەم شوقەکە بە 7 دەفتەر کراوە یعنی معقولە من بە هایکۆس دابنی ناڵم پرارەکە پەلەپەلی پێوەیە دیراسە نەکراوە بە جوانی واضح دیارە هاتەنان لە بڵاوکردنەوەی ڕێنماگەی شاپەلەپەلی پێوە دیاریکراوە ڕێنماگە بە غەڵەت تایپ کراوە نووساوە 1 کیلووات بۆ 1 ساعت یعنی شتەکە تۆزێک پەلەپەل و هەڵیان پڕوزانوە وە پێویستە پێچونی پێ بکرێت دوا سەرنج خات و لاوێن ویستە شتێک بڵێ لەسەر قسەکەی دکتۆر بوو تەنها ئەوە ئەڵێم ئەم جیاوازیە نەمێنێت ئەوەی ئەو کارەبای بە 24 ساعت بە من ئەدرێت بە 24 ساعتیش بەدرەوە بدرێت چونکە ئەو ڕۆژە جەنابی بەڕێوەبەری کارەباوتی ئێمە کارەبامان ئەوەنە زۆرە ئەیین بە کەرکووک و هەولێر و مووسڵ ئەی باشە بۆ نیتە بیە چۆن ئەی بە سیتیەک وەکو سیتێکی وەکو ئێمە بۆ نیتە بی بە هاوڵاتەکانی دەرەوەی سیتەکان بۆچی ئەتوانی بینێری بۆچی ناتوانانی بێ هاوڵەتی دەرەوەی سیتەکە بۆی هەمووان یەکەین بین خەڵکی دەرەوەی سیتەکانیش ئێمە نەبینێ بەوەی کە ئێمە جیاین لەوان ئێمە چینێکی بەرزترین لەوان ئەوڵ و ئەخیر ئێمە هەمومان یەکچینین چۆن ئەو مۆزەفە لە دەرەوەی سیتیە من مۆزەفێکم لە ناو سیتیەکەم هیچ فەرقێکی نییە لەبەرەوە داوا ئەەکەم بێنە سەرخەت داوا ئەەکەم ئەم جیاکاریە نەمێنێ بە کورتی بەسپاس کاڵیەخیر بە کورتی لە دنیای کوێ بووە حکوومەت خزمەت گوزاری بۆ هاوڵاتی خۆی دابین کە بە دەوڵەمەند بڵێ من بەوە نە بە تۆ یەفرۆشم بۆ نمونە بە کەسێکی غێر دەوڵەمەنیش بڵێ بەوە ڕێوە خزمەت گوزاری کارەبا خزمەت گوزاری کە هەموو هاوڵاتێک مافی خۆی مستەفید ببێ لێ بە یەک سعری مەقتۆ ئیتر دەوڵەمەە هەرچێکەیە کاکە خۆلیگیفانی خەڵکی نەبڕێەوە جوهدی بوو کردووە ماندوو بووە و ئازێتی کێشا و کە ئێمە پێتەڵێم وەکو جەنابی دکتۆر ئاماژەی پێکرد خانوەکەی ئەو شوقەکەی ئەو بای 6 دەفتەرە خانوەکانی دەرەوە بای 12 دەفتەرە یعنی ئەگەر قرار وابێ باش ئەو خانوانەی کە لە دەرەوەی سیتیەکانن کە خانووی وا هەیە بە حسابی باسی چەندین دەفتەرە کرێت باسی ئەوە ئەکرێت باشە ئەبێ ئەوانە حسابی ئەوانە بە چەند پیانە فرۆشن ئەگەر بەێمە بفرۆشن ئەبێ باوانە سێقات و شارقات بفرۆشن ئەو هەموو خانووی کە لە سیتەکە هەیە و هەموو کارەبایی کە لە سیتەکە هەیە لە یێرگەپانە هەیە ینی بەڕاستی نازانم یعنی حکوومەت پێم سەیرە ینی تووشی شۆکەبی کە سەیری ئەم بڕیارەیەکەی تو سەیری ئەم ناوردەکاریەکەی لەم بڕیارە درراوە زۆر بەخێر بێن کاک ئازاد علی خاتولاوێن ئاسۆ کاک بەختیار قادر جەنابتان هەموو لایەک بەخێر بێن ئەندامانی دەستین و نەرانی سیتەکان سومێدەوارم شارەکانتان جێگی خۆی بگرێت و جارێکی دیکە دانیشین باسیەوە بکەین کە بڕیارەکانتان شوێنی خۆی گرتووە انشاءالله بە بڕیارەکە بە جۆرێک بیانی لە بەرژەوەندی هەموو دانیشتوان جارێکتر بەخێر بێن سواس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە بەخێر بێن بەڕزان پانۆراماتان پێشکەش کرا شاد و بەختەوەربەر